نه تو من نمی‌دونم چه شده. آکو. آکو. بله. برایه. ترجمه‌جان شوي قاعد جمع شيء أولي وسيل ما بعد بس شوي شلون نسوي يخسن يا خالد سير نفسی دوریده چه حساب سبیتی؟ او چه بکنه؟ خیر ارباسه که. باب نفسی دوریده که. Kenapa dia rawat dia kali negeri asal kira? Sen o jango var. Nerede var ya? Bu var ya. Bak var. Kune da ke memori ka dide sen da ke da musidi avalu umedi da neri to
اللعبة دي توب توب بس هروح أنا بهرب لو
بطايفه صبر براسه أخبرني سؤال. أخوي دنيا هاتي دياري هم دانا بس ترانا في لكن طاجوا أخواري أخوارك باجي أخوارك باجي بابلي بيا في شيء والله إيش عم نسوي
دزار كتيان ذكرى Karoz bu hadi. O ya görmüyor. هو يقدم ولا يريته؟ هوا أنا خمس مقالة هنا. هو بق مراحل أو اللي زور بين هذه كان باش. أري والله. أوري درش مشكلة. أي بيت كلبي. عايز زارش الناس. أكيد. كريستيانو رونالدو توبانجي. كويس قلب صاحبي هاي. صوتها براتية.
ياری كوردستان او بوری والله قناعك هاتي لنا إنه ده السرد لا غسيل السرد بدك لا لا itu ujungnya cuma terserah kan bakal basket kamera ini kok bila kamera kan dapat sih baru dah oh ya jangan kaya ada banyak kebencian kan Allah korusun sizi böyle.
سميت ابني ده خور كده وانا كنت رانا ما يدق
خوشة لا بك ايوه 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 هرب بيك يا خزور ما هرب والله غاوي جرام اختيار التكسو ما ويجنا في اختراع عايزين ليه بروح عايشة شوكا وانا جول شباب روح شوكا شوكا
هوا جول
Azatı zeytin. بس زنبا وقتی لو هات يعني تنزاني لو هات برنا بنا ودردس بناطي صفورة هايدا أنا تسجل والله جيني ها لبو جينجانا والله حمد برای راست تعمیری بینی خواهی کافی موسیقی تشکیل ولی جای راست دور بیره اما أره ما والله Dino da dani jaga kecil ni. Tahun baru lagi nak jaga tiang ni sudah ni tu.
فاول ولا بلا بلا
سريعنا سريعنا نروح لعبي غير Kapı pipi var şu pipi. O pipi. Ama kafeye kadar geçiyor. برایه پنج لیره بی باشه پنج ساریش بی بسه تالی دون سور دگیم دکته پنج ودكتور تانا شو صير الشقيني؟ والله معاش دكتورية معاش دكتورية إذا حصل دكتور تانا معاش دكتورية دكتورية ايوه حسن دورة السرية يا حسن الوجه سياسي ده قال خوب كاش باشه جوات كبير الطريق الاقتصادي
أتونا أنا جاهز جوما نمود جول هذا ايش جول جول انا كنت اشتور لاعب ايش جول ورينا صورة مع التسليم مدرب يدري Araba. كهوالك كنت زاري كوميدي أنا ليدي بدي هواك رابور كنت زاري كلاسي ساكر بريت ما تقدر تنام بعد أمي دي أمين karena anak pernah sini kita guna bermulu hashtag
اوفسايني اوفسايني وصل الثاني فقدت واپس دعي لحسها والراوة قبل دي ها
سريع عكام دخل قروه هاي اللاعب لازم يجي لي جولتي لا والله بشوف ايدنا يبا بشوف ايدنا يوا حكم السويدي واقصد بدري عمرنا
داخلنا روي والله ايه راجع خذ الراجع ايه هو بالك موطان بطل جيبوا الراجع خذ الراجع من سورة توفاني عمر توفاني شنو مني كذا من في لبن توفي سەرەتا بەناوی خوای گەورە دیارە یاری دەستپێک هەموو یاری هەر قورسە بە تایبەتی لەگەڵ یانی وشتی برادی کە پارساڵ یەکەمی خولەکە بووە بەدڵنیا سوقلی خۆی هەبوو گرنگێکی زۆر تایبەتی هەبوو بۆ ئێمە کە لە دەربەندیخان و هاتبووین و سەرڕای کەمی یاریزانانمان و کەمی ماوەی بڵێن خواوەدەکردنمان هەموو ئەمانە گرفت بوومان بەڵام سوپاس بەخوای گەورە هەر بۆ ڕۆحێتەوە هاتمین لە دەربەندیخانیشەوە ئەمڕۆژ کە پێشەوەی پێ دەست پێ بکەین لەسەر ڕۆحێت زیاتر ئیشمان کرد کە بۆ ڕۆحێتەوە هاتین بۆ سێخاڵ یارێکە سوپاس بەخوای گەورە کە توانیمان سێخاڵ یارێکە بەرین. ئێمە بە حکمی درەنگ ئامادەکاریمان کردو ئێمە نزیکی 25 ڕۆژ ئامادەکاری فێرقەمان کردووە لە ڕووی توانایی بڵێن جستەیەوە لە گێمی دۆ بە تایبەتی ئاسمانە گوو پێویست نەبوو خۆشمان لەوە ڕازی نەبووین بەڵام گرنگ بردنەوە و گرنگ سێخاڵ یارێکەیە. ڕاستی یاری یەکەم ئەمە هەمومان دەزانین قورسە بۆ هەموو تیپێک هەرچەندە یاریگای خۆشمان بوو بە حکمیەوەی دائیمەن لەبەرەوەی یاریزان یاخود تیپێک کەشوهەوای دەورێکەوە نەگەێتەوە تا ڕادێک لەوانەیە زەختی نەفسی لەسەر یاریزانەکان داهابی بە شێوێکی گشتی دەتوانم یاریەکە بڵێم ڕەنگە ئێمە زۆر باش یاریمان نەکرد بێ بەڵام مەجالی تەعادولش بوو یاریەکە بە شێوە بە حکمی یاریەکەش تەعادول بوونیش هەر شتێکی دادپەروەرانە بوو ئەمەش دەتوانم بڵێم هەر زۆر بە ڕوونی دیار بوو تا ینی گۆلەکانمان زیاتر هەمووی بە ئەغڵاتی تاکە کەسی بوو لە زۆر بە وازعی دیار بوو بەڵام ئەمەش نۆرمالە لەکەنەمە بە شتێکی ئاسایی وەردەگرین ئەو یاریزانانەمان دەتوانم بڵێم لە بتوڵی کاسی کوردستان و لە یاری دۆستانەکان زۆر بە ئاسێکی باش بەدەرکەوتن من وەکو ڕێی خۆم پێشبینیم دەکرد ینی بەڕاستی بەلایەنی کەم لە یاریەکەدا نەدۆڕێن بەرامبەر بین بەڵام ئیدی یاریەکەم هەر وەکو باسم کرد ئەکید بۆ هەموو تیپێک قورس دەبێت یانێ دەربەندیخانیش من وەکو ڕێی خۆم دەڵێم دەتوانم بڵێم تیپێکی زۆر باشە تیپێکی باش ینی ڕەنگە درەنگ خربوونەوە دەتوانم بڵێم ئەوان بە تێپەربوونی کا زۆر باشتر دەبن بە حکمی ئەوەی یاریزانەکانە من وەکو ڕێی خۆم دەڵێم ئاستێکی زۆر بەرزا بوون بەڵام یارەکە بە شێوەیەکی گشتی مەجالی تەعادول بوونی تێدا بوو بەڵام یاری تۆپی پێ ئەکیت ئێمە منیش و یاریزانەکانیش چۆن یاریزانەکان کە بەشدارن ئەغڵاتیان کردێت لە دۆڕانەکە ئەکیت منیش وەکو ڕاهێنەر دەورمەر تێدا بە لە دۆڕانەکە مەحاوەلە دەکەین لە یاریەکانی داهاتوو هەر چۆنێک بێت ئەغڵاتەکانمان چاکەینەوە بەڵام دەبێ ئەوەش لەبیر نەکەین تیپەکەی ئێمە دەتوانم بڵێم زۆربەی یاریزانەکانمان گەنجن کاتێک ئێمە دەمانێت گۆڕانکاری بکەین شێواز یاریەکە بگۆڕین ئەنجامەکە لە بەرژەوەندی خۆمان بین یاریزانەکانمان هەمووی یاریزانی لاون ئەو یاریزانە لاوانە لە زۆربەی یاریەکان ئەو کاتانێک ئەمە گۆل لە پێشین کاتێک بە بەدیل بەکاریان دێنین دەتوان بڵێم لە ئاستێکی زۆر بەرزادا بن دەتوان ئەنجام یاریەکەمان بۆ باشتریش بکەن بەڵام ئەکید بە حکمی تەمەنی بچووکیان کاتێک گۆڕانکاری دەکەین ڕەنگە تا ڕادەی قورس بیلوان لەبەر ئەوەی بە حکمی تەمەنەکەیان لەوانەیە ئەو زەختە نەفسی هەر نەگرێ نەتوانن زۆر شێوازەکەی ئەنجام یاریەکە بگۆڕن بەهەرحاڵ پیرۆزبای لانەی دەربەندیخان دەکەم و ئینشەڵڵا بە هیوای ئەوم لە داهاتوو تیپەکەمان ئەنجامی باش بەدەست بێنێ.